سڵاتان لێ بە کاتتان باش بەنامە ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. بژاردەی ئابووری هەرگەلوونەتەوەیەک لەسەر دوو بنەما دیاری دەکرێتیان بوونی دەرامەتە سروشتەکان لە ئاوها خاک و هەروەها ڕادەی قەبارەی بازرگانی وڵاتەیە لە ناوەندە جیهانیە ئابوووریەکاندا. بەم پێ حکوومەت تێرم لە کابینوێمدا فۆسێکی باشی لەسەر بابەتی پیشەسازی بازرگانی کشتتوکاڵی ئەمانە هەبوو بە ئامانجی بژانەوەی بەرهەمی ناوخۆی ئەم پلانە ئەم بەرنمەی کە دانرا شوێن و پێگەی خۆی گرت یا خۆ دێشتا زووە بۆ ئەوەی کە ئێمە بین بە ئابوورێکی سەربەخۆ. ئایا ئێستا ئابووری هەرێم ئابوورێکی پاشکەوتووە یا خۆی پێشکەوتوو چی ئەمە دیاری دەکات؟ دۆخی نرخی شمەک و کاڵەکان لە بازارەکانی هەرێمی کوردستان هەموو ئەمانە چەند باوەتێکی دیکەی پێویست بە دۆخی هاوردە هۆناردە کە لە کۆتایی ساڵ نزیک دەبینەوە حتمما ئامار هەیە، ژمارە هەیە، داتا هەیە. هەموومان دەکەمە وەڵام پرسیار و وەڵام لە بەڕێز کاک شێخ مستەفا عەبدوڕەحمان سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان وەردەگرم. کاک شێخ سپاس بۆ ئەم دەرفەتە. کاک شێخ لە کۆتایی ساڵ نزیک دەبینەوە، عادەتەنەوە لە چوارچێوەی کارەکانی خۆتان ئامارتان هەیە، داتاتان هەیە، دەتوانین بڵین کە ئامارەکان دڵخۆشکردن بۆ ئەم ساڵ؟ بەناوی خۆی گەورە ئاڵوگۆڕی بازرگانی هەرێمی کوردستان لە کاتی کۆرۆنا چەقبەستوویەکی بەخۆیەوە بینی هەم لە هەرێمی کوردستان و عێراق و دەرەوەدا. دوای کۆرۆنا وردە ئەو چەقبەستووە نەما و تواندرا کە بە شێوەیەکی تەدریجی ئاڵوگۆڕی بازرگانی بێتەوە تایمێکی کە لە ئاستێکدا ساڵ بە ساڵ زیاتر بوو و ئێمە پار لە پێرار زۆر باشتر بوو و ئەم ساڵ ئێمە تەوەقوعەکەین کەوا لە چاوپارەوە ڕێژەی هاوردەوە هەناردە لە زیادبووندا بوو بێ و جێ دڵخۆشی بێ، چونکە بەڕاستی هەرێمی کوردستان بەداخەوە ئێمە کاڵێم کە هەرێمێکی بەکاربەرین نەبووین بە هەرێمێکی بەرهەمێنەر و هەموو کاڵەکانمان لە دەرەوە دێ و ئەو کاڵانەش بە زۆری لە وڵاتە دراوسەکانەوە دێ کە تورکیا و وڵاتی جمهوری ئیسلامی ئێرانە و لێرەدا ئێمە بینین وڵاتانی تریش تواندراوەکەوە ئەندامانی ئێمە سەردانی وڵاتانێکەوە زۆربەی پیشەسازین بتوانن وەکو سین وەکو ئۆکرانیا وەکو ڕووسیا وەکو وڵاتانی دنیا کەوا کاری بازرگانیان لەگەڵا بە ئەنجام بگەێنن. بەڕاستی هەوردەکارانی ئێمە توانایەکی باشیانەیە و توانایەکی باشیانەیە کەوا بتوانن لەگەڵ کارخانەکانە گرێبەستەکانیان زیاتر بکەن. بۆیە من پێشبینیە کە ئەم ساڵ لە ساڵی پار زیاتر ئاڵوگۆڕی بازرگانی کراوێ. باشە کاک شێخ، ئەم زیادەی ئاڵوگۆڕەکە بەڕێز دەڵی لە چاو ساڵی ڕابردوو دەبێت زیاتر بێت، ئاماژەکان وا دەڵێن. لە ڕووی ئابووریەوە جەدوای ئیقتیسادی بۆ حکومەت چییە؟ چی سوودێکی بۆ حکومەت دەبێت کاتێک کە قەبارەی هاوردە و هەناردە زیاد دەبێت؟ چونکە ئامانجی حکومەت لەما بۆ زیادکردن دەخلی ناوخۆی خۆیەتی، ئەما کێشەیە چۆنە؟ بەڵێ هەر زیادبوونی کاری هاوردە و هەناردە شتێکی ئاساییە کە دەواازەکان لەو سودمەند دەبن لەو کاڵانەی کەوا لە دەرەوە دێتە ناو هەرێمی کوردستان بەهۆی گومرگ بەهۆی هەندێک پارە وەرگرتنە لەوەی کەوا مەسەڵەن لەو بارانەی کەوا دێتە ناو هەرێمی کوردستانەوە، چونکە تا زۆرترین کاڵا بێتە هەرێمی کوردستان زۆرترین گومرگەکرێ و زۆرترین پارە لێ وەرەگیرێ، بۆیە تاکو زۆر بێت ئەتواندرێ سودمەند بێ حکوومەتی هەرێمی کوردستان و دوای ئەوەش هەم هاوردەکارانی ئێمە سودمەند دەبن زیاتر بە ئاڵوگۆڕ بازرگانیەکانیان بەرفراوانەکەن و زۆرەکەن و دوای ئەوش هاوڵاتیان هەم سودمەند دەبن لەوەی کەوا بازارەکانی هەرێمی کوردستان کاڵای زۆری تیاابێ، کێبڕکەی زۆری تیاکرێت، نرخدا ئابەزێ لەو ئاستەدا. بۆیە بەڕاستی هەمووی بەیەکەوە بەستراوە بوونی هاوردە و هەناردە بە شێوەیەکی بەرفراوان ئەگەر هاتوو ساڵ بە ساڵ زیاتر بێ، ساڵ بە ساڵ هەموو لایەک سوودمەند دەبن. باشە کاک شێخ، ئەم زیادەیە کە تۆمار دەکرێت لە بابەتی هاوردە و هەناردە مەترسی ئەوەی نییە کە بازارەکانی ئێمە ببێ بە پانتاییەک بۆ ساختکردنەوەی بەرهەمی دەرەکی خۆ لە ڕوویەکەوە ئەگەر ئەمە جەدوای اقتصادی بۆ حکوومەتە بێ لە ڕوویەکی دیکەوە زەرەر و زیانە بۆ بابەتی بەکاربردنی کاڵای دەرەکی بۆ ئێمە. بەدڵنیاییەوە ئێمە هەرێمێکین بەداخەوە هەرێمێکی بەکاربەرین باشەێکی بەرهەمێنەر، یعنی عێراقیش وایە نەگەڵی هەر ئێمە بین. بەڕاستی نەتواندراوە تا ئێستا ماوەی چەندین ساڵە کەوا کار لەسەرەوە بکرێ کە ئێمە لە هەرێمێکی بەکاربەرەوە لە هەرێمێکی بەکاربەرەوە ببین بەرهەمێکی بەرهەمێنەر، چونکە بەداخەوە ئێمە بووین بە ساختکردنەوەی ئەو کاڵانەی وڵاتانی دراوسێ وڵاتانی دنیا
یان مەشانازی پێوە ناکەین کە زۆرترین کاڵا دێنینە هەرێمی کوردستان یعنی بەڵێ زۆرترین کاڵا هاتن سوودمەند دەبێت لە هەموو لایەک بەڵام زەرمەندی گەورە هەرێمی کوردستانە معنەویەن کەوا ئێمە لە هەمێوێکێ بەکاربەر چەقبەست و ئەبین و لەلایەن مادیشەوە ئێمە هەر زەرمەندین لە چونکە ئێمە کاڵای ئێمە دەرەوە ئەگەر کاڵای ئێمە بچێتە دەرەوە ئەمە سەرمایەمان بۆ تێتە ناوەوە و ئەگەر هاتو ئێمە هەر کاڵا بێنین ناوە سەرمایەکمان ڕاتە دەرەوە واتە ئێمە لەو ڕۆ زەرمەند دەبین و ئێمە هەرێمێکە بینکەوە ئەگەر هاتو لا سامەحەڵڵا ئەو کاڵانی لە وڵاتانەوە دێ ئەگەر هاتو نەتواندرا بێت چی ئەکرێ یاخود دراوسەکان هەر ڕۆژە لە بەهانەیەکن لە هەرێمی کوردستان ڕۆژە یەک بگرن و ئەگەر مەرزەکان دابخەن ئێمە چی بکەین ئەگەر ئێمە بتوانین هەرێمێکی بەکاربەر بین بتواندرێ کاری لەسەر بکرێ ئەویش یعنی با سەراحەتەن زۆربەی پشکێکەوێتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان کەوا زیاتر بتوانێت دەعم بکە کە هەوڵ کاک شێخ بۆ کەمکردنەوەی کاریگەری بەکاربردنی کاڵای دەرەکی ئەو هاوسەنگی کە لە بازاڕ دەبێت ڕابگیرێت دەبێت چی بکرێت بۆ ئەمە بەڵێ ئەبێ سەرەتا بەڕاستی کەرتی گشتی و کەرتی تایبەت هەردووکیان بەیەکەوە بتوان هاوکار بن بەڕاستی ئەبێ بڵین ئاشبوونەوەیەکی بە قووەت چونکە ئێستا لێک دوورکەوتنەوەیەک هەیە لە نێوانیاندا ئەگەر هاتوو کە حکوومەت و کەرتی تایبەت بەیەکەوە بتوانن هەم ئاهەنگی بکەن و حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر هەم ئاهەنگ بێ و خاوەنکاران و سەرمایەدارانیش بێن بە جورئەتەوە بتوانن لەو کارەیە کاری تیا بکەن کارخانەی استراتیجی بێنە ناو هەرێمی کوردستان و بتواندرێ حکوومەت داعمیشی تەواویان بکە بۆ ئەوی کەوا بتواندرێ ئەو لەو داعمەیە هەموو خاوەن سەرمایەدارەکان بتوانن مستەفید بن ئەویش بەڕاستی ئێمە ئەتوانین دەستنیشانی ئەو شتانە بکەین کەوا حکوومەت بتوانێ بە دیاری کراوی دەچمە سەر جۆر و شێوازی کاڵاکان دەبێت چی بێت بەڵام ماوەیەکی زۆر ئەوی ساڵانێکی زۆرە کاک شێخ باسی ئەم هەمانگی نێوان کەرتی تایبەت و کەرتی گشتی دەکرێت بەرنامەکەی حکوومەت ئەوە بوو کە بۆ نمونە ژێرخانی ئابووری ئێمە بتەوە بکرێت ئەمە کارێکی قورسە عەقڵی ئابووری ئێمە لەو ئاستایە بتوانێمە بکات بۆ ناکرێ ئەمە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان ئێستا زۆر باشە یعنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان لە کاڵای بیانی کە دێتە ناوەڕێمەوە بەڕاستی یعنی ئێمە لەوە هیچ ئشکالمان نییە چونکە زۆرترین کاڵا لە هەموو بوارێک دێتە هەرێمی کوردستان و هەموو کاڵایەکی هەرێمی کوردستانیش کە لە ناو خۆیایە بچێتە عێراق و ئەچێت بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە ناو هەرێمی کوردستاندا بڵاو بۆتەوە و چۆتە ناو شارەکانی عێراق و خەڵک مستەفید بووە و ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانی سا دەوڵەمەندە لە کاڵای بیانی بەداخەوە ئێمە ئەومان ناوێ بەڵام پرسیارەکەەوە بە کاک شێخ وەڵامەکانی خۆ دەبیر نەچێتەوە ئەمە چۆن تەحویل ئەکرێتە سەر ئەوەی کە یعنی ئەو نابەرامبەری کە لەنێوان کاڵای هاوردە و هەناردە هەیە پێچەوانە بکرێتەوە لەبەری ئەوە کاڵای ناوخۆیی ئێمە برێوی زیاتری پێ بدرێ و حکوومەتی هەرێم ئابوورەکەی لەسەر پێی خۆی بوەستێت ئێستا کە ئێمە بڵێن لە سانەوە پێنجی کاڵا دێتە ناو هەرێمەوە لە سا پێنجی ئەگەر هاتووە هەندێشتمانەیە بڕواتە دەرەوە خۆزگەوای لێ هات لە سا پێنجی هاوردەمانە کرد لە سانەوە پێنجی هەناردەمانە کرد وڵاتی جمهوری ئیسلامی ئێران کە هەموو زەختەی لەسەرە ئەگەر ئێمە بە نمونە بیهێنینەوە وڵاتی جمهوری ئیسلامی ئێران بەڕاستی زۆرترین کارخانەی هەیە بەرهەمەی خۆماڵی خۆیان زۆرە یعنی ئەو هەموو حەساری کە لەسەریانە ئەو هەموو زەختەی لەسەریانە بەو شێوەیە ئێستا نەگەشتە ئەو ڕاددەییکەوە ئەوان تووشی نەکسەیەک ببن و کاڵایەکیان لە بازاردا نەبێ و اعتیمادکەن لەسەر دەرەوە نەخێر زۆربەی لە سانەوە پێنجی اعتیمادیان لەسەر خۆیان کردووە لە سا پێنجی لەسەر دەرەکیە یعنی ئەگەر هاتوو ئێمە تێبینی بکەین وڵاتی جمهوری ئیسلامی ئێران بە هەموو قۆناغێکی سەختا تێپەڕیوە بەڵام لە بواری ئابووریدا هیچ شکستی نەهێناوە بۆیە ئەم قسەیە بۆ ئێستاش ڕاستە دوای قوپشاندانەکان ئێستا شەروا بەو شێوەیە بەڵام ئەوەیە ئێستا جیاوازتر لەوەی کەوا حەسار لەسەر ئێرانە ئەم جیاوازی ئەوەیە کە کارخانەکان لەوانەیە نەتوانن زۆر ئیش بکەن بەوەی ئەم ئاڵۆزیەوە نەتوانن کارخانەکان ئیش بکە ئەگەر کارخانەکان نەوەستن و ئیش بکەن و هیچ گرفتیان نەبێ و ئاسایش خەڵقەران بێ و هیچ شتێک نەبێتە هۆی ئەوەی کەوا کارخانەکانیان بوەستێنرێ ئەوە هیچ کەسێک ناتوانێت بڵێ ئێران پێویستی بە دەرەکیە و وەکاڵای لێ بڕاوە باشە کاک شەیانی بۆ نمونێمە سنوورێکی باشی ئاڵوگۆڕی بازرگانیمان لەگەڵ وڵاتانی دراوسێ بە تایبەتی ئێران هەیە بۆ لەمانتوانێت لە بابەتی ژێرخانی ئابووری ئەو جیاوازی کە باسمان کردی کەم کرێتەوە ئێمەش ببین بە خاونی کارخانە و معمەلی خۆمان بۆ ئەوەی لایانی کەم پشت بە خۆمان بەسین کە نەکراوە ئیهمالی یا چییە؟
ئێمە پانتایەکی زەوی زۆرمان هەیە بەڕووی وڵاتی جمهوری ئیسلامی ئێرانە ینی بەڕاستی تقریبان 4 مەرزی سەرەکیمان هەیە، چەندین مەرزی لاوەکیمان هەیە، یعنی زۆر نزیکە لێمانەوە. ئێمە بینین ئەو وڵاتە ئەلەو قۆناغەدایە، بەڵام ئێمە بڵین جمهوری ئیسلامی ئێران وڵاتێکی کۆنە کە لە پیشەسازیە کە هاتووە. ئێمە بەهۆی ئەو شەڕ و شۆڕەی کۆنەوە کەوا حکومت لە دوای حکوومەت تدمیری عراق کراوە، یعنی لە پێشە لە شەستەکان و لە چلەکان و لەمانە لە کاتە کارخانە باشتر هەبوو وەکو لێستا. یعنی ئێمە من لە ئیماراتیە گەیود ئێمە خۆز تەمەنامان کرد لە حەفتاکانە باخیرەیەک لە بەسڕەوە بێ خورما بێنێ بۆ ئیمارات. ئێمە تەمەنای خورمامانە کرد بۆ ما بێنن. حکومت یعنی کاتی خۆی یعنی عراق وڵاتێکی سەرەکی بووە بۆ هەناردەکردنی خورما بۆ وڵاتانی دراوسێ و بۆ وڵاتانی تر. ستا ببینە ئیمارات چی لێ هاتووە، عێراق چی لێ هاتووە. کاتی خۆی عێراق لە بەغا سوق العەرەبی هەبووە، هەموو شەریکاتی ئەجنەبی لەوێ بووە و دەستیان کردووە بە معاملدانان، یعنی کارخانەی قوماش هەبووە، کارخانەی زەیت و ڕۆن و ئەنواع کارخانەی گەورە گەورە هەبووە. بەداخەوە عێراق تەدمیر بوو، ئەنجینە عێراق لە پێش وڵاتانیشەوە وڵاتێکی بەرهەمێنەر بوو. بەڵام بەڕاستی ئێستاوان نییە. هەتا یعنی ئەمە ئەگەر ینی پێش سقوتی سەدامیش تێک بینەوە چەندین کارخانەی جلوبەرگمان هەبوو ئی ئەلبیسا پێشنگای ئەلبیسەمانە هەل لە سلێمانی معمەلی ئەلبیسەی گەورەی تیا بوو، هەل لە مووسڵ هەبوو، لە نەجەف هەبوو، لە هەولێر معمەلی فەتەح پاشای گەورە هەبوو کە بەڕاستی چاکترین کارخانە منافسەی ڕۆمانیایە کرد. یعنی ئەمانە هەبوون پاشەکشەی بێت تەدمیر کرا. باش ئەم پاشەکشەی کە لە ئابووری عێراقدا ڕووی داوە بابەتەکە ئەوەیە بۆ نمونە عەقڵی ئابووری لە عێراقدا پاشەکشەی کردووە، یاخود ئەو ناوەندگیر و جیهانبینی کە لە ڕووی قەبارەی بازرگانی ناو وڵاتان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوویداوە وای کردووە کە کاڵێ ئەوان بە شێوەیەکی ئەرزانتر بە کواڵیتێکی باشتر بێتە ئێرە، بۆیە ئەم پاشەکشەی ڕوویداوە. ئەمە پاشەکشی هەمووی منافسەی ناوخۆی ئەو حیزبانی کە تازە لەسەر عێراق. بەڕاستی ئەمانە یعنی نەهاتنەوەی کەوا عێراق بنیاد بنێن، عێراق تەدمیر بوو. بۆیە هەمووی لە منافسەی یەکتر لە عقلی پارەپیاکردنی خۆیان بۆ خۆیان، نەک عقلێکی تیجاری بێن وڵات زیاتر ببژێننەوە. ئەمانە زۆر بەی هۆکار هەیەکەوە نەتواندراوە بەڕاستی لە عێراق و هەرێمی کوردستان تاکو بتواندرێ هەرێمەکەمان یاخود عێراق بەگشتی وا بکرێکەوە وڵاتێکی بەرهەمهێنەرێکی بەقووەت بێ، زیاتر گەشەی پێ بکرێ بەو شێوەیە. چونکە بەڕاستی عقلی تیجاری و بەرهێنان بە تایبەتی عقلی پیشەسازی لە عێراقدا زەعیف بووە، ناتواندرێ ینی کاری پێ بکرێت وەکو وڵاتانی تر بێتە پێشەوە. بۆیە ئێمە ئەبینین بەگشتی لەمەدا هەرێمی کوردستان پشکی خراپی بەرکەوتووە. لەم پاشکەوتێمی کوردستانیش بەڕاستی ئێمە هەرێمێکی بەکاربەرین، یعنی ئەوە نین برین بە هەمێکی بەرهەمێنەر، یعنی هیچ زۆر شتێکی ناگونجاوە نابەجێیە لە سا 5 ساعت 4 ئێمە. بەس کاشەیانی بەدامەیەکی پێشتر کە لەگەڵ بەڕێستا کردم هەمان قسەت کرد. بۆ نمونە لە سەدانەوەدی ئابووری ئێمە پشت بە بازاڕی دەرەوە دەبەستێت، بۆ ئەم ڕێژەیە ینی کەمی نەکردووە. ئێمە بن پێم وتی کاتێکدا بەرنامەکە بوو ئەمە نەبوو. پێویستە حکوومەت هەرێمی کوردستان بەبێ عێراق بۆ خۆی بێتە سەرخەت لەگەڵ کردی تایبەتە. ئەزانی ئێمە زۆر لە وەبەرهێنەرمان هەیە چون لە شوێنانی تر کارخانەیان کردوتەوە لە تورکیا و لە ئێران و لە وڵاتانی تر. ئێمە ئەبێ پرسینەوە بۆ چی وایە؟ یعنی ئەمانە چوو هەمووی بەرژەوەندیە. ئەو سەرمایەدارە ئەگەر هات و سوودمەند نەبێت لە شوێنێک یەک کارخانەی کردەوە هیچ کە دروست ناکە، خەڵکی تریش دروستی ناکە، بە 50 دەست دەبێژێر درێ لە 12 کارخانەمان هەیە. ئەمانە هیچ نییە. ئەبێ 400-500-2000 کارخانەمان نەبێ استراتیجی اینجا بین بە بەرهەمێکی بە هەرێمێکی بەرهەمێنەر. ئێمە لە یەک خاڵوەستاوین هەر ناڕووینە دەرەوە. ئەم خاڵەوەستاوە بۆ ئەوەی دەست پێ بکرێت یەکێتی هاوردە و نردنکاران بازرگانان خۆ ئەوانی پشتی سەرکیان لەم بابەتە بەردەکەوێت. هیچ پرۆژێکی هاوبەشتان هەبووە بۆ ئەنجومەنی باڵای ئابووری هەرێم؟ ئێمە چەندین جار باشە نووسراومان فەرمی ناردووە بۆ ئەنجومەنی باڵای ئابووری بۆ لایەنی پەیوەندیدار کە هەندێ گیر و گرفت هەیە بتوانرێت چارەسەر بکرێت تاکو و بەرهەمی خۆماڵی خۆمان گرنگی پێ بدرێ بە کارخانەی استراتیجی بە دروستکردنی کارخانەی استراتیجی. بەڕاستی یعنی تا ئێستا وەڵاممان وەرنەگرتو.
ئەو خاڵانە ئەوەی کە زۆر سەرەکەی بووە باش یعنی من هەموو جار باسیەکەم یعنی شتێکی زۆر نابەجێیە وحدەی کارەبا بە 156 دینار تیجاری کە لە عێراق هەر لێ هەمان وڵاتە بە 6 دینارە ئەخر بۆ یعنی ئەمە شتێکە زۆر ئێستا معمەلی شیش کە بە قووەترین معمەلی شیشە پەیوەندی پێوە کردمە لەداخ منیش ئەڵێ 1 ملیۆن دۆلارێم لە هێنانەوەی کەنجا بە 2 مانگە 3 مانگە ئەم باجە تەنها بۆ بابەتی کارەباوە یاخود بۆ سێکتەرەکانی دیکە شەر وایە ئێستا با من باسی کارەبا کە شتێکی زۆر باش من میوانێکمدا بۆ هەفتەی ڕابردوو بەڕێوەبەری باجی دەرامەتی سلێمانی و باسیەوەی کرد کە باج زیاد نەکرا بەڵکو ڕێک خراوەتەوە با من پێ بڵم باش مەوزوعی باجیش ڕێکخراوەتەوە ڕێکخراوە بە گرانی ڕێکخراوەتەوە نەک بە شێوەیەکێ چاک ڕێکخرابێتەوە یعنی بە شێوەیەکی هەرزان ڕێکخرا دەبوو چۆن بێت یعنی ئەبێ دراسە بکرێ ئەبێ ڕاوێژکار و لەگەڵ کەرتی تایبەتە حکوومەت و توێش بکە بزانە چی گونجاوە نابێ هەر حکوومەت پارەپەیاکردن بۆ خۆی پارەپەیاکە و بڵێ وەڵای کاکەمە پارەپەیاکەم ئەو پارەپەیات کرد بۆ ساڵە 2 ساڵە دوایی ئەبڕێ چونکە بۆ خەڵک ئیژ ناکاتەوە و کارخانە داخە هەموو شتێکەکە بۆیە پێویستە یعنی مەسەلەن بەڕاستی هاوکاری خەڵک بێ حکوومەت یاریمی کوردستان بزانە چی ئەکرێ مەسەلەن ئێمە زۆر لەگەڵیان قسەمان کردووە کارەبا ئەڵێن کارەبا زۆر گرانە لەسەر حکوومەتی شوو بە و شێوەیە ئەمانە نە ئەبێ زۆر کات دام کرێ ساوڵات جمهوری ئیسلامی ئێران بۆ چی کارخانەکانیان زۆر پێشکەوتووە یعنی هەر بێزگەلەوەی کە کارەبا و هەموو دامەکرێ و شتانە شتێکی زۆر گرنگ مهم هەیەکەوە بەڕاستی دامیانە کرێ شتێکی زۆر گرنگ ئەوەیەکەوە مەوادە ئەولیەکانیان یان بە بەلاش یان بە کابارەیەکی زۆر کەم خاتە بەردەستیان کە ئەو شتێکی زۆر مهمە یعنی ئەوە بکرێ یعنی بەڕاستی ئەو ئێمە ئەومان با شتێک بە جەنابێ بڵێم مەوادە ئەولیەکە کە لە دەرەوەی هێنێ نەک حکوومەت بیاتێ نەک خاتری بگرێ گومرگشی لێستێنێ لە مەوادە ئەولیەکەی کاهێنێت ناوەڕێمی کوردستان بەڵام ئەم گومرگە یاسایی و ڕێگە پێدراو نیە خۆ لە تەواوی دنیا ئەم بابەتی گومرگە هەیە یعنی کاکشێخ نا مەوزوعی گومرگ بەڕاستی من ئەڵێم وڵاتان مەوادی ئەولیەکە بێ ئەوەی خۆی بیێنێ حکوومەت بۆی ئەهێنێ یان بە ڕسومێکی کەم یاخود بە بەرامبەر ئەم خۆشی ئەچێ هێنێ سەرمایەدارەکە یاخود خاوەن کارخانەکە خۆی ئەچێ لە دەروای هێنێ لە حدود گومرگشی لێ ئەسەنن کە تۆ حکوومەت بۆی ناهێنی کە تۆ حکوومەت تۆ بەبێ بەرامبەر و بە هەرزان نایەیتێ کە خۆی ئەچێ هێنێ گومرگی لێ مەسەنە لا گومرگ لە چی بسەنە گومرگ لەو بەرهەمانە زیاد بسەنە کە لە ناو خۆمانە بەرەمە هێندرێ بۆ ئەوەی کەوا نەتواندرێ ئەگەرەشی هێنن بازۆریان لەسەر بێ بووین نەتوانێ منافەسەی کە بەرهەمەکانی خۆماڵی خۆمان بکە بۆیە پێویستە بەڕاستی یعنی من زۆر بێتاقەت بووین لەوەی کەوا زۆر قسەمان کرد هیچی نایەتە دی یعنی بۆیە پێویستە حکوومەت بێ زۆر ینی وێژێکی باش لەگە کەرتی تایبەت بکە ئەمە کارەبایە ئەمە مەوادی ئەوەلیە ئەمە هەندێک ڕۆتینیاتە کە ئەکرێ کە تۆ معاملێک بڕۆ دانێ بزانە بە 1 ساڵ معاملەکەت بۆ تەواو نابێ ئەمە زەریبەیە ئەمە نازانم باجی ترە ئەمە ڕێگە و بانە ئەمە بەس کاکشانی ئەگەر سەی فەرمەعامەکەی حکوومەتکەین لە بابەتی پیشەسازی بازرگانی ینی قسەی ئەوە بوو کە کاراسانی باش کرا بۆ بازرگان تەنانەت ئەو لێخۆشببوونێکەوە بۆ بازرگانێکی ناخۆی دەکرێت بۆ دەرەکیەک ناکرێت بەرەوەی بێتە هاندانێک بە تایبەتی باجی کارەبا ئەو دەڵێ باجم داناوە بەڵام کارگەکان ئامادەنین ئەو باجە بە حکوومەت بن خۆش گلەی هەیە یعنی باجی ئەو کارەبایە کە دێ هەموو کارخانەیەک واجب بە پارەکە بە چۆگەرنە یا ئیشوکاری ناڕوە ئیجازەی بۆ تازە ناکرێتەوە ئەوە دڵنیان لەوەی کارەبا ئەگەر هەر کەسێک نەیە یانە بە ئیشی بە دائیرە نەبێ یانگە ئیشی بە دائیرە بوو ئەبێ کارەبا بە هەموو کەسێک ئیشی بە کارەبایە تۆ مۆڵەت تازاکەیتەوە یەکە مۆڵەت تازاکەیتەوە بێ پارەی کارەبا دابێ بڕۆ ئەگەر ئیشێکت هەیە بینایەکت هەیە ئەو بینایە بچۆ ئیش و کارێکت دەبێ بیناکە ئەبێ هەموو دوکانەکان ئەگەر دوکانارەکەش پارەی نایابێ بێ ساحب بیناکە پارەکەی بۆ بە ئەنجا بە هێواشی لەو کابرای وەرگێتەوە لەبەر ئەوەی کاتی تایبەت وەکو خۆی وەکەوەی کە هەبووە پێویست بەدانی باش بە حکوومەت هەنێ یان کورتی هەنێ شوێن لەوانەیە مەسەلەن چاوپۆشیان لێ کرده بێ بە قیست لێ وەرگرن یاخود گەشتوێتە ئەوەی کەوە جارە من پێم سەیرە کە بەعزە شوێنێک ئەڵەن پارەی نەیاوە ئەوە نەقەرزارە ئەی باشە ئەو شوێنە کە ئەوە نەقەرزارە ئەوە نەقەرزارە ئەی ئیشی ناکەوێتە حکوومەت
ئەی هیچ شوکارێکی ناکەوێتە لە دائیرەکان ئەی دائیرەکان ئەڵێ بێنە بەڕاستی ئەو وسڵی کە پاکسازیکەوە هەیە بەو شێوەیە تۆ پارەت داوە بۆمان بێنە بزانە وەرەقەکە ببینین بە تەواو بێ یعنی هەر ئیشێک لە دائیرە هەبێ یەو بینایە یەو مەش پرۆژەیە داوای ئەوەی لێ ئەەکەن کەوا تۆ بتوانانی ئەو پارەی کارەبات داوە یان هیچ بازێک لەسەر نییە ئەو کاڵامەکانی تۆکو خۆی وەردەگرن بەڵام ڕەنگەمە پەیوەندی بەوە بێ هەندێک جار ئەم کەسە لەیان کەسێکی باڵادەستی حیزبی حکومی پاڵپشتی دەکرێت چاپۆشی لێ دەکرێت ئەوە نازانم ئەوان هەشە ئەوە هەیە لەوان پرۆژەیەکی ئەوانێ پرۆژەیەکی هێشتێکی هەیە کاکە ئیشەکەی بۆ جێبەجێکەن ئەڵە دوای پاراین پارە نایە بەڵام من بەڕاستی خاوەن کاری وا باز ئەەکەم کە خۆی بۆ خودی خۆی کارەکە و هیچ پەیوەندێکی بە حیزبەوە هیچ پەیوەندێکی بە پاڵپشتەوە نییە هیچ هاوکارێکی ناکرێت بەو شێوەیە ینی بەڕاستی هەر بنونە ئێمە بینامانەیە چوین هەتاکو پارەی کارەباکە هەمووی نەدراوە ئیش و کارەکەمان بۆ بەڕێوە نەچوو ڕاست باشە کاک شێخ بابەتی پرۆژەی بچووک هەمیشە بە کرۆک و بەربڕی پشتی ئاوری هەر گەلوونەتەوەک دانراوە لەم کابینێدا ئەم بابەتە گرنگی پێدرا بابەتی پرۆژەی بچووک و دەمەی پێم بڵێ گرنگی چییە بۆ پێشخستنی ئابووری هەموو جۆرە پرۆژەیە گەبێتە هۆی ئەوەی کەوا ئابووری وڵات بەرەو پێشەوە بەرێ باشە ینی پرۆژەی بچوو پرۆژەی مام ناوەند پرۆژەی گەورە هەمووی دەوری خۆی هەیە بەس من ئەوەی کە باسی یەکەم کە زیاتر ئێمە ئەبێ بەهرێمێکی لە بەکاربەرەوە بین بە هەمێمێکی بەرهەمێنەر پرۆژەی استراتیجی گەورەیە بۆی بتوانین ئێمە ناوخۆ داپۆشێ بتوانێ کەمیەی ناوخۆ زامن بکە ئەنجا بتوانین ئێمە لێ زیاکەین و بینێرینە دەرەوە بچوو پرۆژەی بچوو بوو مەسەن بۆ شخصەکە خۆیەتی بەو شێوێ من باسی ئەوەکەم باسی پرۆژەی گەوراکەم بۆ ئەویکەوە ئێمە لە بەکاربەرەوە بین بە بەرهەمێنەر چونکە کارخانەی استراتیجی ئەگەر ئێمە ئێستا ئێمە لە چیمەنتۆ باشە کارخانەی باشمانەیە ئەی نێرین بۆ شارەکانی عێراق ئەو شتێکی دڵخۆشیە ئێمە لە شیرەمەنی لە 150 دابینیەکە شیرەمەنی کامان ئەینێرین بۆ شارەکانی عێراق مریشک دابی نەکرێت لە ناو ئێرە بە نێردە بۆ شارەکانی عێراق ینی هەندێشت هەیە بەڵام کەمە ئەوە نابێتەوە یکەوە بینێرینە دەرەوە بەس کاشەیانی بۆ هەندێک جار کە بەرەبوومی ناوخۆیش زیاد دەبێت بە تایبەتی لە کاتی پێگەشتنی بەروومەکانەوانە هەنار تەماتە ئەوانەی کە جوتیاران دەیچێنی دەبینین لە بازارەکاندا تازەخمێکی گەورەی زیاد لە حەدی عنی دروست دەبێت کەواتە بەکردنەوەی کارخانە ئەمە چارەسەر دەبێت یاخود دەبێت خەمەکە لەمە گەورەتر بێت خۆی پێگەیشتنی بەرووبوومی ناوخۆ ئەویش یعنی حقیقەتەن پێویستی بە بەرنامە هەیە باشە و بتوانێت کاری لەسەر بکرێ یعنی هەندێک شوێن کە تەماتە پێیەگە هەندێک شوێنی تر هەوڵ بدەوانی کەوا خانووی پلاستیکیان هەیە بە شێوەیەکی وا مەسەن زۆر جار کە خەیار پێیەگا هەر فڕێیان کە تەماتە پێیەگا هەمووی فڕێەیە هەمووی بەیەکەوە پێیەگا ئەخەمە بەستی پرسیارەکەی منەوە بکاشەکەەوە داوای ئەمە ئەکەنایەکی دیکەشەوە ناتوانێت بەڵام ئێمە ئەگەر ئێمە کارخانەی استراتیجی گەورە دابنین دۆشاوی تەماتە و پێشیان بڵین حکوومەت بێ ئەو تۆوە دۆشاوی کەوا ئەبێ بۆ دۆشاوی تەماتە ئەوە تەوزیعکرێ بەسەر خەڵکە بە نرخێکی گونجاو واتە ئەبێ حکوومەت یاریمی کوردستان سەرپەرشتێکی تەواوی کەرتی کشت و کاڵ و کەرتی پیشەسازی بکات بۆ ئەوی کەوا بتوانێت بە زۆرترین بە زووترین کار ئەو کارانی کە هەیەە ڕایپەڕێنن وە پاڵپشتێکی گەورەی ئەو لایەنانە بێکەوە بەرهەمهێنەرن هەم لە پیشەسازی هەم لە کشت و کاڵ. باشە وەزارەتی کشت و کاڵ ئیشێکی باشی لەسەرم بابەتە کرد لە کابینی نوێم بەقەت ئەوەی هەوڵ هەبوو نەتیجە هەیە کاک شێخ یاخود هەر قسە بوو کاری لەسەر کراوە زۆر قسەی لەسەر کراوە بە شێوەیەکی ڕێک و پێک بەڵام بە شێوەیەکی جددی لەگەڵ پیشەساز ئەوانە بەڕاستی ئەمە بینین بێگەرخان دەورێکی کاریگەری هەیە جوودێکی هەیە و زیاتر تێکەڵاوە بێ زیاتر هەوڵەیە بەو شێوەیە بەڵام ئەمە پێویستی بەوەیەکەوە بتوانین ئێمە خاوەن جوتیارەکانی کەوا بەرهەمهێنەرن بتوانرێت تەنسیقیان لەگەڵا بکرێ و بانکی جاران بانکی کشتتوکاڵی هەبوو ئەو بانکی کشتتوکاڵی بتوانێت دەعمیان کا بە پارە بەرە پارەیان باتێ لە کاتی حاصڵاتەکەتەوە بوو پارەکانیان بنەوە پارەکانی لێوەرگرنەوە یعنی پارەکانیان بنەوە بە حکوومەت بۆیە بەڕاستی ئەمە نییە
جاران ئەو بانکی کشتتوکاڵیەوە نییە ئەبێت تۆویان بنێ جارجار تۆویانەیە نییە بەو شێوەیە بەڵان ئەوە کیفاەت نییە ئەبێ بتواندرێ بەڕاستی تەنسیقێکی باشیان بۆ بکرێ بەڕادی وا دروست ببێ لەم کاتەیە شتەکانیان بخەنە بەڕادی ساردە و ساردکەرەوە تاکو و کاتێک کە بەرهەم کەمە بێ دەری بێنن سێم ئێمە ئامادەینەوەیان بە ئێمە ئاکرێ بازاڕیان بۆ دروستکەین لە دەرەوە ئەگەر هاتوو بەرهەمەکان بە شێوەیە کەرزان لەسەریان بێ و گران نەوەستێ لە وڵاتانە ئەتوانین ئێمە بازاڕیان بۆ بکەینەوە بە بازارکردنیان بۆ بین تا ئێستا بۆ چەند بەرهەم بازارتان کردێتەوە لە دەرەوە کاکشێ ئێمە بەس بۆ هەنار بۆ پەتاتا هەوڵمان داوە واهەیە ساڵی پێرار 83 تەن هەنار ڕەوانەی بەریتانیا کرا پەتاتەش بۆ سعودی ڕۆیشت یعنی گەر شتێک ببێ بتوانین ئەم بەرهەمە دەبێت بڕەکەی لە سەدا چەند بێ ئێوەتوان ئەم بازاڕی بۆ دروستکەن کاک مەرجێکی دیاریکرا هەیە بۆ هەرچەندێک بێ ئێستا گەر ئەگە بتوانێت ئەمە هەرچەنە 20 تەن بێ 30 تەن بێ چل بە کەم و زۆر مشکلە نییە ئەتواندرێ ئێمە هەوریان بین هانی ئەو ئەندامانەمانەیەن کە لە بتوانن لە شوێنێکەوە کەوا مەجای تیاابێ بتوانم چن بیبەنە دەرەوە پرۆژەی بە بازارکردنی گەرمی جوتیاران کە ئێستا دەست بەکارە پرۆژێکی سەرکەوتوو بوو ئەوە لە بەڕێوەبەتی گشتی بازرگانی پرسە زۆر باشە بینین شتێکی باشیان کردووە زۆر باش بوو باشە نرخی کاڵاوشمەکان گرانە لە بازارەکان هەوڵاتیان گلەیان هەیە بۆ ئەمە بەدەدا چوون هەیە چاودێری هەیە ئەم نرخانە تاکەوەکو خۆی دەمێنێتەوە ئێستا لەم کاتەیە نرخ زۆر گران نەبووە بەڕاستی لەوە پێشگران بوو بەوەی ئەو کۆرۆنا و نەقلکردن ئێستا نەقل 2 مانگە زۆر هەرزان بوو ینی ترێلەیەک هات بە 120 وەرەقە ئێستا بە 50 وەرەقەیت ینی هەرزان بوو تا ڕادەیەک نەگەشتەوە ڕادەیە لە چاو وڵاتان کە ئێستا لە زیابوونایە هەمووی کاڵاکانیان زیایی کردووە لە بەریتانیا لە ئەڵمانیا لە سوید لە وڵاتانە هەمووی گلەیانەیە بەرز بۆتەوە ئێمە تازە ڕاهاتوین چونکە ئێمە بەکاربەرین یعنی ئەگەر ئێمە بەرهەمهێنەر بین قەت بەرزی بە خۆمانەوە نابینین باشە بەرزی نرخە کاکشێخ پەیوەندی بە بەرزی نرخی دۆلارەوە هەیە یاخۆی پەیوەندی بەو شەڕە ئابووریەکە لە جیانە ڕۆدا هەموو لایەکەوە مەسەلەن شتێک ئەبێ بەرزی دۆلار بێ گرژی لە وڵاتان دروستە بێ ئەمان هەمووی کاری هەریکە و بە ئاستی خۆی کاریگەری خۆی خراپی هەیە بەڵام گلەیەکە ئەوەی هەندێک جارم کاریگەریانە هێواش دەبنەوە یا خۆت نامێنن لاواز دەبن بەڵام نرخەکانەوە خۆیان دەمێننەوە آخر شتێک لا چێ کاریگەری کاریگەر دروستە بێ یعنی ماساتەکە ئەوەیە بەڕاستی کە شتێک مەسەلەن چاگە بێ شتێکی تر دێتە پێشەوە وەکو ئەوە خراپە ینی ئێستا ئەمە مەسەلەی بەڵام بەشێکی لە ئێران لە ئێران کاڵا گران بووە بۆ ئەو خەڵک ئەڵێ لەوانەیە مادام تمەنەکە دابەزیوە گەشتوتە 3.5 ملیۆن ئەبێ کاڵا زۆر هەرزان بێ وڵاتی جمهوری ئیسلامی ئێران بەڵێ وڵاتێکی پیشەسازیە بەڵام مەواد ئەوەلەکەی لە دەرەوە کڕن مەواد ئەوەلەکەش بە دۆلاری کڕن بە یۆرۆی کڕن ئەو کاتە بە دۆلار کڕیانەوە تمەنەکان لەسەریان زۆرەکەوێ بەتمەن واتە بێ بۆ ئێرە شەرگرانە بێ باش وەک دوایین پرسیار گەشتبینی بە ئایندەی ئابووری هەرێمی کوردستان من زۆر گەشتبینم کە هەرێمی کوردستان ببێ بە سنتەرێکی بازرگانی بۆ پارێزگاکانی عێراق و بۆ وڵاتانی دراوسێش بەڵام بەڕاستی زۆر پێویستە بەوەی کەوا حکوومەت هەرێمی کوردستان بێتە سەرخەت بتوانێت لەگەڵ سەرمایەدار و خاوەن کارخانە و بیرمەندە ئابوووریەکاندا بەیەکەوە بتون دەستا و دەست شتێ بکەن کە ئێمە لەم چەقبەستۆی بەکاربەرەوە بین بە بەرهەمێنەر. بەڕێز مستەفا شێخ عەبدوڕەحمان سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان سپاس بۆ ئامادەبوونی دووبارە بەخێر بێت. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ سەرکەوتوو. بینەرانی بەڕێز و خۆشەویست تا دەوەرێکی دیکە بەرنامەیەکی دیکە هەر شاد.